به کانال محمد صلاح خوش آمدین. بهترین کانال یادگیری زبان فارسی و کردی سورانی. سلام دوستان عزیز، وقتتون بخیر. سلاهارانی عزیزم کاتتان باش. لەوانەیەکی تری فێربوونی زمانی فارسی بەیەخول لەگەڵتانم وانەی 15م. تکایە ئەگەر وانەکانی پێشووتر و نەخوێندووە ئەوە بڕۆ لە چەناڵی یوتیوبەکەم لە چەناڵی محەممەد سەلاح سەیری وانەکانی تر بکە و لەوانەیەکەمەوە دەست پێ بکە. و ئەگەریش وانەکانی پێشووتر و خوێندووە ئەوە دوای ماوەیەکدا بڕاین گەڕاینەوە لاتان لە وانەی 15مەوە لەگەڵتانم. وانەی ئەم جارەمان بەیانێ علاقەمەندیها. بەیانێ علاقەمەندیها. علاقەمەندی واتە حەز و ئارەزوو، باشە؟ واتە دەرخستنی حەزەکان یان ئارەزووەکان یان حەز لێبوونەکان. باشە، بەشی یەکەم وشەی چی هێناوە؟ دوست داری، واتە حەزت لێیە یان پێت خۆشە یان حەزت لێیە. هەڵێ چی دوست نادەرم، وەکو لە وێنەکانە دیارە دوست نادەرم واتە حەزم لێ نییە، حەزم لێ نییە. دوست نادەرم، حەزم لێ نییە. بۆ نەڵێ چی من تۆ رو دوست نادەرم، من حەزم بە تۆ نییە، یاخود تۆم خۆش ناوێ. بۆ واتایش دێت، چونکە دوست دارم بە واتای خۆشمەوەی دێت، بەڵام دوست دارم واتە حەزم لێیە. باشە؟ دوست نادەرم واتە حەزم لێ نییە، پێم خۆش نییە، خۆشم ناوێ. وێنەی دووهەم برای من فرقی ندارد. برای من فرقی ندارد واتە بۆ من جیاوازی نییە، بۆ من جیاوازی نییە. و سێهەم وێنە ئەڵێ چی دوست دارم. دوست دارم واتە پێم خۆشە، حەزم لێیە. باشە؟ بەڵام دووست دارم ئەوەش بە واتای خۆشمەوەیش دێت. باشە؟ دواتر هینە خواردترەوە تێبینێکمان بەمە کەسانی کە کتێبەکەیان نییە توانن لە ڕێگەی تەلێگرامەکەەوە کە لە کۆتایی ڤیدیۆکە دامناوە، یاخود لە ڕێگەی فەیسبووکەوە یاخود لە ڕێگەی ئینستاگرامەوە داوای کتێبەکە بکەن بە PDF ئەوی بۆتان بنێرم. دوو بەشی داوە کە بەشی لای ڕاست دوست داشتن واتە حەز لێبوون و بەشی لای چەپ دوست ناداشتن واتە حەز لێ نەبوون. ئەڵێ چی من بەستانی دوست دارم. من بەستانی دوست دارم واتە من حەزم بە مۆتەیە، بە بەستەنیە، بە ئایسکرێمە. باشە؟ من بەستانی دوست دارم. لە بەرامبەر ئاڵێ چی من ماهی دوست ندارم. من ماهی دوست ندارم واتە من حەزم بە ماسی نییە. ئێوە توان لای خۆتان ڕستەی تر دروستکەن، وانە چی بڵێ چی من ماشین دوست ندارم. من گربه دوست ندارم. من کوسه دوست ندارم. باشە؟ گربه واتە پشیلە، کوسە واتە خرشی ناو دەریا. دواتر ئەڵێ چی من مطالعه را خیلی دوست دارم. من مطالعه را خیلی دوست دارم. مطالعه واتە خوێندنەوە. من مطالعه را خیلی دوست دارم واتە من زۆر حەزم بە چییە؟ خوێندنەوەیە. خیلی دوست دارم واتە زۆر حەزم پێیەتی. دواتر ئەڵێ چی من حشرات را اصلا دوست ندارم. من حشرات را اصلا دوست ندارم واتە من اصلا هەرگیز حەزم بە حەشەرات مێرووەکان نییە. وێنەی سێهەم ئەڵێ چی من عاشق گل رز هستم. من عاشق گل رز هستم واتە من عاشقی گوڵی ڕۆزم. باشە؟ لە جیایی هەستەم ئەتوانی میم بەکاربێنین. من عاشق گل رزم. من عاشق گل رزم.
وێنەی سێهەمەڵێ چی؟ من از سوسک متنفرم. من از سوسک متنفرم. سوسک واتە سیسەرک. باشە؟ بەڵام لێرە وێنەی نەزم قاڵۆ چێ دەوێتی. واتە من ڕقم لە سیسەرگە. باشە؟ متنفر واتە ڕق لێبوون. واتە من ڕقم لە سیسەرگە. ئەتوانی بڵێ چی؟ من از سوسک متنفرم. نەک بڵێ متنفر هەستم. من از سوسک متنفر هستم یەکسانە بە من از سوسک متنفرم واتە من ڕقم لە سیسەرگە. وەکو لە خوارەوەش داوێتی ئەڵێ متنفر هەستم متنفرم و یەکسانن واتە عاشق گل رۆز هەستم عاشق گل رۆزم ئەوەش هەر یەکسان بەیەکەوە. دێنە سەر بەشی دووهەمی علاقەمەندی حەز لێبوون کە پرسیارە ئەڵێ چی؟ به چه چیزی علاقه داری؟ به چه چیزی علاقه داری؟ واتە حەزی بە چ شتێکە؟ ئەمە شێوازی کتێبیە. تۆ توانی بە شێوازی بازاڕی بڵێ چی؟ به چی علاقه داری؟ به چی علاقه داری؟ یعنی ئەو هەر درێژی نەکەیتەوە. به چه چیزی علاقه داری؟ به چی علاقه داری؟ واتە حەزێ بە چییە؟ چی و پێخۆشە؟ حەزێ بە چییە؟ گفتوگۆیەکی دا وەڵێ چی؟ ئەمیر ئەمە ئەمیر قساکە لەگەڵ عەلیە. ئەمیر ئەڵێ چی؟ دیشب بازی فوتبال رو تماشا کردی؟ دیشب بازی فوتبال رو تماشا کردی؟ دوێنێ شەو یاری تۆپێن و بینی سەیری کرد؟ عەلی ئەڵێ چی؟ نه ندیدم. من فوتبال دوست ندارم. نه ندیدم. من فوتبال دوست ندارم. نه نمبینی. من حەزم بە تۆپی پێ نییە. ئەمیر ئەڵێ چی؟ پس چه ورزشی دوست داری؟ پس چه ورزشی دوست داری؟ ئەمیر ئەڵێ چی؟ پس چه ورزشی دوست داری؟ پس چه ورزشی دوست داری؟ دەیکەواتە حەزت بە چ وەرزشێکە؟ عەلی ئەڵێ چی؟ من والیبال رو خیلی دوست دارم. من والیبال رو خیلی دوست دارم. واتە من زۆر حەزم بە بالەیە یاری تایرە. بۆ نمونە سەری ڕستەی من والیبال رو خیلی دوست دارم ئەتوانی بڵێ من والیبال رو خیلی دوست دارم. والیبالو یعنی نەڵێ والیبال رو نەڵێ باید بڵێ او. من والیبال رو خیلی دوست دارم. باشە؟ دێنە سەر بەشی سێهەم. یەکی از علاقەمەندی‌های جوانان واتە یەکێک لە حەزەکانی گەنجان در اوقات فراغت تماشای فیلم است. لە کاتی بەتاڵیە سیرکردنی فیلمە. فیلم‌های سینەمایی برای آنها خیلی جذاب است. واتە فیلمە سینەماییەکان بۆ ئەوان زۆر سەرنجڕاکێشە و بیشتر دوست دارن و زۆرتر حەزیان لێتی فیلم را در سینما تماشا کنند. فیلمەکە لە سینەما سیر بکەن. بعضی از تماشاگران فیلم‌های جنگی را به انواع دیگر فیلم‌ها ترجیح می‌دهند. هەنێک لە تەماشاگەرەکان کە سەیری فیلمەکەن فیلمە شەڕەکان فیلمە جەنگیەکانیان پێ باشترە لە فیلمەکانی تر. این فیلم‌ها بسیار هیجان انگیز سرگرم کننده هستند. ئەڵێ ئەم فیلمانە بسیار واتە زۆر هەیەجان ئەنگیز واتە پڕجۆش و خڕۆش واتە شتی وایتەیە کە پڕجۆش دەکات
خۆشتەکە سەرنجڕاکێش سەرگەرم کننده واتە سەرقاڵکەر واتە ئەو دوو سیفەتەی تیا فیلمی شەڕ باشە هەستاند واتە هەن مانندە فیلمێ وەکو فیلمی چ این فیلم درباره بخشی از زندگی دکتر چمران است ئەڵێ وەکو فیلمی چ ناوی فیلمێکە کە ئەم فیلمە دەربارەی ژیانی دکتۆر چەمرانە کەسێکە ئەڵێ شەید چەمران فەرماندەی باهوش ئەڵێ شەید چەمران فەرماندەیەکی وریا بووە هۆشیار بووە شجاع واتە دلێر عاشق ئیمام و ئینقلاب بوو ئێژێ عاشقی ئیمام و ئینقلاب بوو او نسبت به جنگ ایران و عراق بی تفاوت نبود او سبارت به شر ایران و عراق به گرنگی نبود یعنی او کسی نبود که گرنگی نبود داتر الله چی؟ الله بنابر تحقیقات علمی خود را در ناسا رها کرد واتە وازی لە لێکۆڵین وە زانستیەکانی خۆی هێناوە لەکوێ لە ناسایە ناسا ڕێکخراوێکی جیهانی سەبارەت بەکرد و برای دفاع از کشور خود به ایران برگشت و ئەڵێ بۆ دیفاعکردن لە وڵاتی خۆی کە ئێرانە گەڕاوەتەوە بۆ ئێران ئەمە شوێنەی ئەو کابرایەیە دواتر دێنە سەر ڕاهێنان بەشی 14 جاهای خالی زیر را با واژه‌های داده شده پر کنید یک واژه اضافه است ئەڵێ ئەو شوێنە بەتاڵانەی خوارەوە بۆشایەکانی خوارەوە بە وشەی گونجاو پڕ بکەنەوە تکایە ڕاهێنانەکان شکارکەن ئەگەر نەتانزانی لە کۆمنتە پرسیار بکەن بە وەڵامی ڕاستان پێ بڵێن بەشی دووەم ئەڵێ چی دۆرە واژەیە درست خەت بکەشید ئەڵێ بە چواردەوری وشەی ڕاستە بازنەیەک بکێشە هێڵە بکێشە ئەمەشیان شیکار بکەن سێهەم با انتخاب حرف اضافه مناسب جاهای خالی زیر را پر کنید ئەڵێ چی ئەڵێ بە هەڵبژاردننی پیتی زیادەی گونجاو مەبەستی لە ئەزوو بەو ئەو شتانێ جاهای خالی زیر را پر کنید ئەڵێ بۆشایەکانی خوارەوە پڕ بکەنەوە ئەمەیان دەربارەی شما واتە سەبارەت بە ئێوە بە سوالهای زیر پاسخ دەیت ئەم پرسیارانە و لێ کراوە لە خوارەوە بە پێی تێگەشتنی خۆ وەڵامیان بەرەوە ئەم پرسیارانە لە تۆ کراوە بەشی پێنجەم لێگەڕێن چونکە سیدەکەتان لا نێگوێ لێ بگرن بەشی 15 بۆ وانەی داهاتوو ئۆقاتێ فێرۆغات تکایە بیرتان نەچێت لە یوتیوب لە تێلێگرام لە فەیسبوک و ئینستاگرام فۆڵۆ بکەن چونکە لە هەر شوێنێک و شتێکی جیاواز سەبارەت بە فارسی دانێ و هیوای سود بینین خواتان لطفاً فراموش نکنید برای یادگیری بیشتر ما رو در تلگرام و یوتیوب همراهی کنید. در تلگرام @محمدفارسی97 در یوتیوب @محمدصلاح